کانیشەوە ئەم موچەی کە ئێستا لە ڕۆژانی داهاتوە دەست بە دابەشکردنی دەکرێت موچەی مانگی یەکە حکوومەت جورئەت ناکا بڵێ ئەمە موچەی مانگی یەکە و موچەی سێ مانگی ساڵی 2017تان فەوتاوەکو موچەکانی تر و بۆیەش وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی لە لیستەکانیە چونکە ئەو پارەیەی کە عەبادی بڕیارە بینێرێ بۆ ئەم دوو وەزارەتە موچەی مانگی یەکی ساڵی 2018ە بۆیە ئەمان هاتوون چاوەڕێی ئەواکەن کە لە عێراقەوە موچەی مانگی یەکی وەزارەتی تەندروستی و پەروەردە بێ ئەمان ئەو دوو موچە نەدەن و بۆیە ئێستش دەستیان کردۆ بەم موچەیەی کە وەزارەتی پێشمەرگەی تیانە ئەڵێن وڵا پێشمەرگە هەفتەیەکە وەریگرتووە ڕاستەکە چکە تەئخیریان کرد دوایان خست لەبەرەوەی شەڕی داعش نەماوەیشیان پێیان نەماوە موچەیان پاشەکەوتکردن بەداخەوە کە ئەمە توانم بڵێم فێڵێکی ترە حکوومەت لە خەڵکی خۆی دەکا جورئەتیش ناکە ئیعلانیکا ئەگەرنا ئەمە موچەی مانگی حکوومەت ئەو پارانەی هەموو خواردووە بە ناقانونی پاشەکەوتی کردو بە ناقانونیش بردوێتی وە کەسیش تەحەمولی مەسئولیەتیەوە ناکاسبینێ 8 ملیار دۆلار پارەی خەڵکە حکوومەت بتوانێت بیدات ینی خەڵک چاوەڕێنەوەی پاشەکەوتەکەش خەڵک چاوەڕێی مردووی قەبرستان بێتەوە بۆ ماڵەوە چاوەڕێی موچەی پاشەکەوت نەبێ و موچە فیعلەکەی خۆیەتی 2017 خواردووە